بەڕێوەبەرێکی دووبارەتان خۆشەویست سەر ئەمڕۆ سپای پاسداران بۆ سەر بنکە و ناوەندەکانی ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانی عێراق قسە و باسێکمانە بێ لەگەڵ لە پێشا لە فەرماندە نظامیەکانی گەڵا هاوڕێ جافر زۆر بەخێر بەخێر بێ سپاس زۆر سپاس دەکەم. ئاخر زانیاریەکان سەبارەت بەم ڕووداوە کامبەرانی ڕوویارەکان چییە؟ فەرموو دیارە بنەوە تا پرسیاری دوای. بەسڵاو بۆ بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە، هەر وەک هەموو لای ئەزانن ئەمڕۆ لە سەعات 10:30 بە کاتی ئێرە لە کوردستانی باشوور درۆنەکانی ئێران هێرشیان کردە سەر هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و زەرەر و زیانێکی ماڵی و ئەوانەیان گەیان نزیکەی تا سەعات 3 دوانی وەڕۆ لە دوو مەرحەلەدا ئەو هێرشانە بۆ سەر هەموو بارگاکانی کۆمەڵەکان، حیزبی دموکرات، پارتی ئازادی بۆ سەرتەوەی ئەوانە کراو و بەداخەوە بۆ سەر هێرشەکان بۆ سەر حیزبی دموکرات کوشتە و برینداری لێکەوتەوە ئەوانە و بە دوای سەعات 3:30 و ئەوانە هێرشەکانیان تا ئێستا قەدع کردووە. معلوم نییە دووبارە ئیدامە ئەدرێ ئەم شەو بەیانی، بەڵام هەروەک ئێمە بۆ خۆمان تەواوی هێزەکان لە حاڵەتێکی ئامادە باشیدا کولەن و وەزعێتەکە عادیە ئێستا، هیچ شتێک نەبووە لە ئێوارەوە و لە دوانی وەڕەوە ئەوانە و احتماڵی هێرشی دووبارە هەر هەیە. هاوڕێ جافر ئەم هێرش دلیلی ئەم هێرشە چی بوو؟ یعنی چی زۆرتر زەق بوو کە سپای پاسداران ئەوە ئەم کارە قیزەوەنیە کرد بە تایبەت کە لە حیزبی دموکرات تەنانەت مەدرسەی مناڵەکانیشی کردو ئامانج و مناڵە گەلێکی بێتاوان، بەڕێیەوە ئامانجی لەم هێرشە چی بوو؟ جمهوری ئیسلامی بۆ خۆشتان ئاگادارن نزیکەی 10 ڕۆژە لە تەواوی شارەکانی ئێران و کوردستان تەزاوراتە، مانگرتنە، خەڵکانێکی زۆر هاتوونەتە سەر شەقامەکان و هێرشێکی زۆریان هێناوە بۆ جمهوری ئیسلامی و شوارهایەکی ڕوخانی ڕژیم و مەجموعەی ئەوانە ئەدەین لەو ڕۆژەوەی کە ژینا ئەمینی کوژراوە بەدەست جمهوری ئیسلامی، لەو ڕۆژەوە کە لە کوردستان مانگرتنی گشتی دەستی پێکرد و بە دوای ئەودا تەزاورات لە تەواوی کوردستانیش بەرەیسان گەیشت بە شارەکانی ئێران و زۆربەی شارەکان نزیک 100 شار تا ئێستا زیاتر تەزاورات بووە و هەشە و ئیدامەشی هەیە. ئەوانە هێرشەکە لە رابطە لەگەڵەوە بوو ئەوان خەڵکی کورد و ئەحزابی کوردی بە مسەببی ئەو هەڵگیرسانە لە کوردستان ئەزانی کە تەشەنەی کرد بۆ باقی ئێران و ئەوانە. ئەوەیەکێ لەو هەدەفانە بوو کە ڕژیمی جمهوری ئیسلامی بوویەتی بۆ سەر ئەحزابی کوردی ڕۆژهەڵات کردوێتی کە بتوانێت یعنی جهەتەکە بەو بارا بکە کە بەشێک لە خەڵک متەوەجەی بارگای ئەحزابی ڕۆژهەڵات بن لە باشووری عێراق و لە خیابانەکان بکشێنەوە ئەوانە، بەڵام خۆ خەڵک لەوە زیرەکترن بە هێرشێکی موشەکی یا درۆن و ئەوانە پاشەکشێ بکەن. من پێم وایە خەڵک جڕیترە بن، ئەزانن جمهوری ئیسلامی وەک چۆن بە درۆن لە ئێمە ئەدا سبێنێ بە درۆن لە خیابانەکانی ژەدا، شەقامەکانی ئێرانی ژەدا، لە شەقامی تارانی ژەدا، لە شەقامی سنە ژەدا. ئەمە جمهوری ئیسلامی ڕەحم بە هیچ کەس ناکا. وەختێ هێرشە کاتە سەر مەکتەبێکی مناڵانی حیزبی دموکرات معلومە چیەکە، ڕژیمێکی جەنایەتکار بۆ مانەوەی خۆی ڕەحم بە مناڵیش ناکانی، سنووری ئەخلاقیشی بەزاندووە، هیچ فقط کارەکانی لەگەڵ هیتلێر مەقایسا کردی. ئەوانەکە مناڵانێک کە لە
مەدرسەدان و هێرش بە درۆن هێرش بکرێتە سەر مەدرسەکە و لە مناڵی 6 ساڵە تا 12 ساڵە بدرێەوەدا ئەوەیە کە من پێم وایە جمهوری ئیسلامی بە هەدەفەکانی ناگا و ئەوە لە ناتەوانیەکەیەتی نە لە ئەوەی کە قدرەتمەندە بە نظری من جمهوری ئیسلامی نیشانەی زەعفێتی کە هێرش ئێستا کاتە سەر بارگاکانی ئەحزابی ڕۆژهەڵات و ئەوانە دەنا ئەو وەسعێتە کە لە ئێرانە هەیە ناتوانێت یعنی جوابگوو بێ بەو وەسعێتی کە لە ئێرانە هەیە ئایا بتوانێت بزانێ ئەحزابی ڕۆژهەڵات ئەتوانێت بە سپود وادارکە یا بە شتێ واداریان کەکە قسەیەک بکەن بە قازانجی جمهوری ئیسلامی بێ بە ئەوە بێ کە بە خەڵک بڵێن لە خیابانەکان لە شەقامەکان بڕۆنە ماڵەوە معلومە خەڵک ڕژاوەتە سەر شەقامەکان ئێستا نە ئەحزاب ئەتوانێت بێنێتە خوارێنێ هیچ جمهوری ئیسلامی بیان باتە ماڵەوە ئەوەیە کە من پێم وایە هەم خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات هەم خەڵکی ئێران لەوە جەڕیترن بۆ ئەوەی کە مبارزەکەیان ئیدامە بدەن من ئومێدەوارم و حتمما واشەکەن کە مانگرنە گشتیەکان لە شوێنهایەکی گەورەی کرێکاری دەست پێ بکەن کە ئەوەیە وردەوردە ئەوەش هەروەک تەزاهوراتەکان کە چۆن لە کوردستانەوە تەشەنەی سەد لە شارە گەورەکانی گەشت ئەم سەفرە تەشەنە سێنێ بۆ شارە بچکۆلەکانی ئێران و کوردستانیش زۆر سپاس هاوڕێ جافر بۆ بەشداری لە بەرنامەی ڕاستەخۆی ئەمشەو سپاس بۆ ئێوەش مەمنون زۆر سپاسان دەکەم ئازیزان ئێستایش هاوڕێ عەبەی ئازەربار ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵی شۆڕشگەڕی زەحمەت کێشانی کوردستانی ئێرانمان لەگەڵا هاوڕێ عەبە زۆر بەخێر بێت ئەو کاتتان باش بەخێر بێت هاوڕێ عەبە زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامەیە میوانداری دەکەم زۆر زۆر سپاس بمێنی هاوڕێ عەبە گیان بەڵێ دەنگت بێت دەنگی من هەیە سڵاوم هەیە بۆ خۆتان و بۆ بینەرانتان زۆر سپاس بۆ ئەو کاتە کە بە منتان داوە لە خزمەتتاندام هاوڕێ بە ئاخرین زانیاریکار سەبارەت بە ڕووداوەکەی ئەمڕۆ بەیانی چیتان لایە زانیاری تازە لە ڕاستیدا دوای دەوروبەری سعاتی 11 کە نیو سعاتێکی خایان لە سعاتی دەونیوەوە لە سعاتی 20 دقیقەوە ئەو هێرشانە بۆ سەر وردوگاکان و بارەگاکانی ئێمە تەنها شتێکی کە لێی زیاد بوو بۆ جاری دووەم وردوگاکانی پارتی ئازادی کوردستان و حیزبی دموکراتی کوردستانی ئێران هێرشیان کرایەوە سەر لەو کاتەوە تا ئێستا ئەمە ڕاوەستاوە بەڵام سایتەکانی کۆماری ئیسلامی و پەیجەکانیان دیارە هەڕەشە و گوڕەشە و فیلم و شێوازی هێرشکردنەکەیان خستۆتە ڕوو کە ئەوە درێژەی هەیە غەیرەز ئەم هەڕەشە و گوڕەشانە و نەوعیە و قسانە و ئەم خەبەرانەی بڵاو دەبێتەوە بەکردەوە هیچ شتێکی دیکەی تازە لە نیوەڕەوە ڕووی نەداوە هاوڕێ عەبەلای ئێوە کەس بریندار بووە چەند کەسێک برینی زۆر سوو کە حتا تەنانەت پێویستیان بە یاعزامیش نەبووە هەر لە بنکەی پزیشکیوەوانە چارکراون ئەمانە بووە دەنا هیچ کەسێک برینی قورس کە پێویستی بە یاعزامکردن و بەستەریکردن و بیمارستان چوون بوو بێ نەبووە خۆشبەختانە بە هیوای زۆر چاک بوونەوە بۆ هەموو لایکن زۆر زۆر هاوڕێ عەبە وتت کە سایتەکانی جمهوری ئیسلامی بە بڵاوکردنەوە و گرتەوی دوانە خەریکن هەڕەشە و گۆڕەشەی زۆرەکەن بەڕێی ئێوە و هەڕەشانە بۆ چییە بۆچی لەم کاتاکە کوردستان خۆشاوە ئێران خۆشاوە خەڵک لەسەر شەقامە بۆچی ئێستا دەستی داوە تۆپبارانکردنی بنکە و بارگاکانی حەزبە سیاسیەکان لە کوردستانی عێراق زۆر سپاس بەشێک لە وڵامەکەی من لە پرسیارەکەی جەنابیشتدا بوو بەڕاستی ڕێک بەوە پەیوەندی بەوەوە هەیە کە ئێستا لە حاڵێکدا خەڵکی ناڕازی ڕژاونەتە سەر شەقامەکان کرێکاران زەحمەتکێشان معەلیمان خەڵکی ناڕازی لە هەموو گۆشە و کەناری ئێرانە و بە تایبەتی ژنانی خەباتکار لەو سەر و بەندە حەساسەدا ئەو لەوە دەگەڕێکە خەڵکانێک لایەنهایەک بە دنەدەر و هاندەری ئەم ڕووداوانە بناسێنێ و
هێرشەکانی لە دەرەوەی ئەوێ لە بردننی ئاراستەی خۆپیشاندەران و شتێک کە لەسەر شقام دێتە ئارا دروست بکە. من پێم وابێ ئێمە هەرەوەندە دوژمنین بۆ کۆماری ئیسلامی کە دوێنێ و پێرێ دوژمن بووین، ڕۆژانی ڕابردوو و مانگان و ساڵانی ڕابردوو دوژمن بووین. هیچ شتێکی تازە نەهاتوە تا ئاراغەی رەزەوەی کە ئەو لە بەهانەیەک دەگڕێ بۆ سەرکوتکردنی ئەم ناڕزایەتیانە کە ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئارادان وەدەی هەوێ ئەوانە هاوتەری بکە لەگەڵ یەکتر و بڵێ بەشێک لەم ڕەهبەری ئەم خۆپیشاندەرانە کە لە ڕاستیشدا زۆر قسەیەکی بێجێژ نییە لە کوردستانی عێراق و لە ڕێگای ئەو حیزبانەوە ئیدارە دەکردرێکە و حیزبانە ڕیشەیەکی کۆمەڵایەتی و ڕیشەیەکی ئیجتیماعی قوڵیان هەیە لە کۆمەلگای خۆیاندا. ئەمە لە لێدوانەکانی ئەمڕۆی ڕابرانی سیاسی پارتەکانیشدا هاتووە. من جۆم لە وتەکانی کاک عەبدوڵڵا، کاک سەید ئیبراهیم و ڕەفیقەکانی دیکە بوو، هەمویان ئیشارەیان بەم خاڵە گرینگە کردووە لە وتەکانیاندا کە بە نەزەری من خاڵهایەکی ئەساسی و ڕیشەیین. هاوڕابەوە لە ناوەندی هاوکاری پێما بێگەشتبانەکەم ڕاگەیاندنێکتان داوە. داواکاریتان چییە؟ لەو ڕاگەیاندە چیتان باس کردووە؟ ڕوو بە خەڵکی کوردستان چ داواکاریتان هەیە؟ لە ڕاگەیاندنەکانی تا ئێستادا زۆرتر باسی مەحکومکردن و پشتگیریکردنی کۆمەلگای نێونەتەوەیی و کوردستانی و هاوپشتی دەربڕینمان کردووە. لە ڕاستیدا لێرەدا هێشتا وەکوونێ جێگای پەیامێک بۆ خەڵکی کوردستان خاڵیە کە هیوادارم ناوەندی هاوکاری و مولایەنەکانی دیکەش لەم پەیوەندەدا بیدەن. ئەویش من پێم وابێ هەرەوە کافی نییە، دەبێ خەڵکی کوردستان چون وڵامی ئەم کردەوەی کۆماری ئیسلامی بە هاتنە سەر شەقام و بە ناڕزایەتی دەربڕین و بە جەماوەری خۆرەشاوی کوردستان دەدرێتەوە. ئەوەی ئێمە ئێستا و ئەنجامی دەدەین لەم ڕۆژانەدا ناڵم هیچ دشکردەوەیەک نابێت لە تایمەهای داهاتوودا، بەڵام ئەوەی ئێستا ئێمە دەیکەین و ئەنجامی دەدەین و لە توانماندا هەیە خۆپارێزیە و بڵاوکردنە و کارێک بکەین کە عمقی فاجعەکە زۆر نەبێتەوە لەسەر کادر و ئەندام و پێشمەرگە و بنەماڵەکان و بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان وانش تێوە نەگلێن لەم ئاوری شەڕەکە کۆماری ئیسلامی. احتمالی دووبارە بوونەوە هێرشانە هەیە؟ من پێم وابێ احتمالی ئەوە هێشتا وەکوونێ هەیە، هەم لە هەڕەشەکانی کۆماری ئیسلامیدا هەیە، هەم لە نمودەکانیدا دیار دەکا کە ڕنگ بێ لە داهاتوودا درێژەی هەبێ ئەم هێرشانە بۆ سەر ئێمە و بۆ سەر لایەنەکانی دیکەش. زۆر سپاس هاوڕێ. بەگە ئەگەر شتێک ماوەکە من نەمپرسی بە یاخۆتان پێتان خۆش بە باسیکەن فەرمونون. زۆر سپاس لە ڕووماڵکردنی ئەم هەواڵانە، زۆر سپاس بۆ ئەو کاتەکە بە منتاندا و لێرەوە جارێکی دیکە هیوای سڵامەتی و سەربەرزی دەخوازم بۆ هەموو پێشمەرگەکانی کوردستان. سەرخۆشی دەکەم لە بنەماڵەی ئەو پێشمەرگە شەهیدانە لە خانەوادەکانیان لە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە پارتی ئازادی کوردستان. هیوای سڵامەتی و خۆراگریم هەیە بۆ هەموو لایەنەکان و هیوادارم ئێوەش لە جێگای خۆتان سڵامەت بن کە شوێنەکەی ئێوەش هەر شوێنێکی حەساسە و دەتوانێت هەمیشە مەترسی لەسەر بێ و بێتە ئامانج. زۆر سپاس هاوڕێ. بە منیش هیوای سڵامەتی بۆ خۆتان و هەموو پێشمەرگەکانی کۆمەڵی شۆڕشگری زەحمەتکێشانی کوردستانی ئێران دەخوازم. هیوادارم کە هەمیشە ساق و سڵامەت بن. زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لەم بەرنامە. عزیزان، دوای ناوبڕێک دێمەوە لاتان. شانتە شانی پیاوان هەست هێن لاوریزی خەبەر شانتە شانی
شۆڕشمان دژمنی تێستان تێرەی هێنا سەر کوردستان لە قوڵایی دڵی زەحمەت کێشان ڕا هەڵیان کرد ئاڵا هەستان ڕەسان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە آتش انقلابمان دشمن را هراسان کرد، یورش آورد بر کردستان. از اعماق قلوب زحمتکشان برافراشتند پرچم و به پا خواستند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان لەشکرێکی ئەردەشی سووری کرێکاران بۆ زەحمەت کێشی کورد کۆ بن لە دەوری رهرو راه اتحاد مبارزه برای رهایی همه کارگران، علیه امپریالیسم، برای آزادی ایران و حق. بەڵێ عزیزان، هەروەکو پێشتریش ئاگاداریمدا بوو کە قەرار بۆ ئەمڕۆ چوارشەممە لە شاری سلێمانی خۆپیشاندانێک ڕێپێوانێک بکرێت بە هۆی پشتیوانی لە ئەترازەکانی ئێران، بەڵام بەداخەوە ئەم ڕێپێوانە لەلایەن ئاسایش و هێزی پۆلیسەوە بەرگری لێگرا، بەڵام گرتەویدۆیەکمان گرتووە هاوڕێمان لە بەشی کۆنترۆڵ ئەم گرتووە ویدۆە، ئەگەر لوتفکەن و نیشانیان بدەن زۆر سپاسان دەکەم. باش تصویر خیابان خروش آور هستا و زندور صدان دستولش پیکر و رمزی سندجی کویلتی خیابان سنگر خیابان سنگر شدی خیت فنگو سری پل اندیش شدی خیت فنگو سری پل اندیش بزار و چکونش بدایلم بزار و چکونش بدایلم صدن پشت ماوا صدن پشت
شماوە سنگرو خاکی جنگاوردا گهاتن و ماشین و پوتین دهاتن بگش سنگرو خاکی جنگاوردا صدن پیش شماوە صدن پیش شماوە صدن پیش شماوە صدن پیش درد و جان چنده هاشان و پیل بود که کترم که ایشان لپاسکا و اداره شرارات چنده هادش که گوزم دخینا والله وادوباره دشی کلتی و مینتاوا آگری شورشمن دشمنی ترسان ترچی هینا سر کردستان لقولایی لولی رحمت کشان را هریان کر آلا حسان رسان اسمال گیکومالا وقت فولان آتش انقلابمان دشمن را هراسان کرد، یورش آورد بر کردستان. از اعماق قلوب زحمتکشان برافراشتند پرچم و به پا خواستند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. پیشمرگ کومالا وقت فولان پیشمرگ کومالا وقت فولان پیشمرگ کومالا وقت فولان لشکری چی ارتشی سوری کرکاران و زحمت کشی کرد بلد دوری رهرو راه اتحاد مبارزه برای رهایی همه کارگران، علیه امپریالیسم، برای آزادی ایران و حق تعیین سرنوشت ملت‌ها. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. لشکری چی ارتشی سوری کرکاران وگ آگر بردبن لجانی دشمنان ارتشی خین مجان زحمتکشان کرد گردایید حول پیشاهنگ کارگران کردستان. تنها طبقه کارگر نظامی نوین تواند آفرید برای همه جهان. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. لشکری چی ارتشی سوری کرکاران تک دشکی نیستم چورشی دموکراتیک ریگای بو خوش نکا بو سوسیالیزم بیوستان یک جاری بو پیشوا بیباک چونان چون آتش بر دشمن میتازند، ارتش خونخواران را در هم میشکنند تا فردای انقلاب با نیروی پرتوان نظم سرمایه را سرنگون کنند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. یک گرتن تکوشان بو رزگاری گشتی پیره کاران دژی امپریالیزم بو آزادی ایران بو مافی چارنوس
ستم را در هم می شکنند و انقلاب دموکراتیک راهش را برای سوسیالیسم هموار می کند، بی وقفه، قطعی، بی باکانه به پیش تا قله رهایی، تا سوسیالیسم. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. لشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران وەک ئاگر بەردەبن لە گیانی دوژمنان ئەرتەشی خوێن مژان تێک دەشکێنن تا ڕۆژی ڕابەرین تێک بێهێزی تەیار حکمی سەرمایەدار بڕوخێنێت پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران ئاگری شۆڕشمان دوژمنی ترسان تێرشی هێنا سەر کوردستان لە قوڵایی دڵی زەحمەت کێشان ڕا هەڵیان کرد ئاڵا هەستان ڕەسان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە آتش انقلابمان دشمن را هراسان کرد، یورش آورد بر کردستان. از اعماق قلوب زحمتکشان برافراشتند پرچم و به پا خواستند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران بۆ زەحمەت کێشی کورد کۆبن لە دەوری رهرو راه اتحاد مبارزه برای رهایی همه کارگران، علیه امپریالیسم، برای آزادی ایران و حق تعیین سرنوشت ملت ها. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. لشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران وەک ئاگر بەردەبن لە گیانی دوژمنان ئەرتەشی خوێن مژان تێک دەشکێنن تا ڕۆژی زحمتکشان کرد گردایید حول پیشاهنگ کارگران کردستان. تنها طبقه کارگر نظامی نوین تواند آفرید برای همه جهان. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. لشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران تێک دەشکێنێستم چۆرشی دێموکراتیک ڕێگای بۆ خۆش دەکا بۆ سوسیالیزم بێوەستان یەکجاری بۆ پێشەوە بێباک چونان چون آتش بر دشمن می تازند، ارتش خونخواران را در هم می شکنند تا فردای انقلاب با نیروی پرتوان نظم سرمایه را سرنگون کنند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. یەکگرتن پێکۆشان بۆ ڕزگاری گشتی پێکاران دژی ئەمپریالیزم بۆ ئازادی ئێران بۆ مافی چارەنووس بۆ میلەتان. ستم را در هم می شکنند و انقلاب دموکراتیک راهش را برای سوسیالیسم هموار می کند، بی وقفه، قطعی، بی باکانه به پیش تا قله رهایی، تا سوسیالیسم. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان
لشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران وەک ئاگر بەردەبن لە گیانی دوژمنان ئەرتەشی خوێن مژان تێک دەشکێنن تا ڕۆژی ڕابەرین تێک بێهێزی تەیار حکمی سەرمایەدار بڕوخێنێت پێشمەرگەی کۆمەڵە وەک بۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک بۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک بۆڵان لەشکرێکی ئەرتەشی سووری کرێکاران ئاگری شۆڕشمان دوژمنی تێستان تێرشی هێنا سەر کوردستان لە قوڵایی لەوی زەحمەت کێشان ڕا هەڵیان کرد ئاڵا هەستان ڕەسان پێشمەرگەی کۆمەڵە وەک بۆڵان پێشمەرگەی کۆمەڵە آتش انقلابمان دشمن را هراسان کرد، یورش آورد بر کردستان. از اعماق قلوب زحمتکشان برافراشتند پرچم و به پا خواستند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. رنگیزین و بشی نداد پروری نشی لیادم آدمی من بولتنان هر حول دم فکرکم من لجری حکمی نداد پروری و بشخوران واده ایغموا دن حال برن برنوا شطامنان بس میلتی نابه عبد زیمان پرکار برنج کشان با شکوی چلادکان ای حوریانی رنجی کران بنو میدانی خودخان ام همو با یک سری دبین حز و پشتیوان دنها برن ورنوا شقامکان رنجیزینو بشی نداد پروری نشی لیادم آدمی من بولتنان هر حول دم فکرکم من لجری حکمی نداد پروری و بشخوران واده ایغموا دن حال برن ورنوا شطامنان کنشان من ناروحنه ولی برزو ما پیرون من آدمی نمانوه فروکنو شقامکان روشگر کمر دل شنازی و کامدان با طرف سوری خیاوانو شینکان دنها برن ورنوا شقامکان
ناداد هروری نشی لیادم آدمی من بولتنان هر حول دم بکارکم من لجری حبی ناداد هروری و بشبران وادی غموا دن حال برن برنوا شطا ممنان بس بینتی نابی عبد زیمان پرکار برن چشان با شکون بەڵێ ئازیزان ئێستش لەم بەشە لە بەرنامەکەمان هاوڕێ عوسمان خەلیلی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵی زەحمەتکێشانمان لە ڕێگەی تەلەفۆنە لەگەڵا. هاوڕێ عوسمان زۆر بەخێر بن. هاوڕێ عوسمان پەیوەندەکەمان قەت بوو لەگەڵ هاوڕێ عوسمانە تا من دووبارە پەیوەندی پێکەمەوە 30 ثانیە کلیپێ ببینن دێمەوەلات. مهر گوهردشت
بەڵێ ئازیزان ئێستایش هاوڕە عوسمان خەلیلی الله يبارك هاوڕە عوسمان زۆر بەخێر ما زي بحكي ولا هنا زي ختيكه حكي بإنترنت تواصل هاوڕە عوسمان ايوه ختم رانيا ها زۆر بەداخەوە ناتوانین لەگەڵ هاوڕە عوسمان پەیوەندی بگرین. ئاگری شۆڕشمان دژمنی تێستان تێرەی هێنا سەر کوردستان لە قوڵایی دڵی زەحمەت کێشان ڕا هەڵیان کرد ئاوا هەستان ڕەسان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە آتش انقلابمان دشمن را هراسان کرد، یورش آورد بر کردستان. از اعماق قلوب زحمتکشان برافراشتند پرچم و به پا خواستند. پیشمرگ کومله همچون پولاد، لشکری از ارتش سرخ کارگرانند. پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵ هاوڕێ عوسمان دەنگ منە بیسن أري عيسى أمد جدا تبيس هاوڕێ عوسمان بەڵێ گیان. سەبارەت بەم كيف رزعي ڕووداوەی کە بەیانی یعنی هێرشی ئەحبادەکانی سوپای پاسداران دەنگ فرە زەعیفە نازانم این چییە. هاوڕانی کۆنترۆڵ دەنگ زەعیفە ئەلبەتە پێم وا بە ئێشکاڵەکە لەلایەن نێمە نەبێ من دەنگ ئێوە فرە زەعیفە لایەم نەویتر نازانم دەنگ من چۆن بێت. دەنگ ئێوە بۆ ئێمە زۆر باشە. کاشکر بۆ هی نەبێت تەسویری قسەمان کردای باشتر بوو بە ئاوس نەزان بۆ چینی ناکەن. ئایسە دەنگ باش نەبوو؟ دەنگ ئێوە بۆ من زۆر باشە. ڕێزان یان دەنگ من باشە بۆ ئێوە؟ بەڵێ دەنگ ئێوە بۆ من زۆر باشە. دەگەر وایە بابێ تەسویری ئەگەر چەند دقیقە قسەکەین باشترە بۆ تەلیفۆنە زەنگ بە. زۆر باشە دەنگ ئێوە بۆ ئێمە زۆر باشتێ ئەگەر دەنگ من تێ پرکیاراوەڵەکەمەوە بکە من ئەگەر پارم لێ باشە من قسە بکەم ئەگەر باشە بەسەرچاو. هاوڕێ عوسمان پرسیارەکەم ئەوەیە کە ئاخرین زانیاریەکان سەبارەت بە هێرشی موشەکی سوپای پاسداران بۆ سەر بنکە و باردەکانی حزبە سیاسیەکان لە کوردستان چییە؟ قسەکە ئەمانە قسە بکەم؟ فەرمووی. بەلە هەموو شتێک زۆر دەکەم. سڵاو و ڕێزمەیە بۆ خۆتانە بۆ تواو بینەران و بیسەران. هیوادارم هەر خۆش و سلامەت بن. وەڵا ئاخرین زانیارەکانەوە بوو ئەگەر لە ئەوەڵەوەکەین بێت سعاتی 10:04 بوو بەیانی ئەوەڵین بینی خستە ناو ئوردوگاکەمان تقریبان موشک بوو بووین بوودایە ناو ئوردوگا دوایەوەی تر پەسایپەس سێ دانە بە درۆن سێ دانەی خستە ناو ئوردوگا ئیترەوە بوو ئێمە هەر ئامادەگیمان بوو ئامادەگی جوینمان بوو تقریبان لەسەر ئەوەی کە لێمان بن کە خۆشتان شاید بوون بۆ لە زوو ئامادەگیمان بوو. دوای دای لەم ئەو ڕاگەیاندن و قسمەت گەلێک لە ناوکەوەی مرۆ لە ناوینەکەیشا تەسویرەکانە نیشانیدا. خولاسە نزیک 18 دانا بۆ هەردوو ئوردوگاکە کوتای بە درۆنگەلەوەوانە دای لە ناو ئوردوگا خەسارەتێکی زۆری داگە لێمان بەڕاستی لە لەحاز ماڵی و معنەویوانەوە. بەڵام خەسارەت گیانی نەبوو. هەموو ڕەفێقەکان گشتی سلامەتن. 1-2 نەفەر لە ڕەفێقەکانمان بریندار بوون. برینەکانیشیان زۆر سووکە هەر سەرپایی بوو برینەکانیان. ئیتر دیارە ئەم هەڕەشە شتێک جمهوری ئیسلامیە تازەگی نەبوو. خۆتان شایەتن هەر لە زووە ڕەشەشتا کات و بەتایبەت ئەم مەسایلەکە لە ڕۆژەڵاتە دوای
بە وەسیلەی ئەحزابی کوردستان ناوەندی هاوکاری وانە کە داوایان کردو لە خەڵک ئەحساب کردێ بە یارمەتی گشت حزبەکانی ڕۆژهەڵات خەڵکی ئەحسابی کردوای ئەحسابەکەی چەوە بوویتر لە سەراسەری ئێرانە تەزاوراتەکان دەستی پێکرد عەدلەی جمهوری ئیسلامی لەسەر حجاب و شێیدکردن ئەو کچە لە سەیتەرەکانە لە تارانە ئێتر ئەوە بوو ئەترازەکان زۆر بە جدی دەستی پێ کرد و ئەویش بۆ خەڵکی کوردستان ئەمە هەلێ بوو بۆی هەم بۆ چاوترساندن خەڵکەم بێژێ من هەمووانە ئەوە بوو ئەمڕۆ بەو شێوە هەمدا لە ئەحزابی کوردستانی ڕۆژهەڵات هەم لای دموکراتی و حزبەکان درێمە تم بەخۆشی ئەم دوو حزبە ئێمە کۆمەڵە شۆڕش کرد هیچ کامێکمان تەلەفاتی گیانی نەبوو بەڵام هەرتک لە تەلەفاتەکان ماڵی بوو و ئەوە سەیتر اعترازەکانیش زۆر لە ئێرانە شەدیدەوە بووە دوای ڕژیم جمهوری ئیسلامی خەریک فەلەقاژە خۆیە و ئاخر و ئۆخرەکانی ئیتر من لێرە داواکەم لە خەڵکی توا ڕۆژهەڵات خەڵکی ئێران و هەموو لە جیهانا بەڕاستی لە مقابل ئەم ڕژیمە دەڕەندە و کە ساڵهای لە خوێنی ئەم خەڵکە و بە ژن و بە پیاگ و بە گەورە و بوچکە و استثمار یەکات و دوای زەڵم و ستەم و بێعەداڵەتی بەتایبەت زەڵمێ زۆر لە ژنان بابەتێکەوە بوو ئاخریی شۆڕشێ بە ناو ژنان دەسی ئیتر ئەشێ تواو خەڵ بە تایبەتخەنە ناو دەست یەک بەداخی تواو ئوروپا و ئامریکا و سازمانی ملل و سازمانی ملل و هەمووی گشتی چاوی کوێر بوون کەڕ و کوێر بوون لە مقابل جمهوری ئیسلامی ئەویش بە مەیل خۆی لە وڵاتەکانە هەر کوێ پێی خۆشە دەست درێژیەکە لە ناو وڵاتەکانە ئەمە ئەشێ لە سەراسەر دنیا مەحکوم کردێ ئەم کارێ جمهوری ئیسلامیە بەڕاستی چون ئیتر ئەمە سادە نییە من نازانم ئەم وڵاتگەلە بۆچی سکوتیان کردگە بۆچی هیچ ئەکسۆ عەمەڵی نیشاننان هاوڕێ عوسمان داواکاری من بەش بە حاڵی خۆم ئەوەیە کە لە خەڵک هەموو متحد بین دەستخەینە ناو دەست یەک گشتمان بەیەکە و ئیتر شەرایەتێ پێشات کە ترس لە دڵ هیچ کەسێکانەما هەموو کەسێک بۆ چوین جمهوری ئیسلامی بۆ نابودی لە بێنچوونی هەموو خەڵک لە ئێرانە چە بە شارە فارسنشینەکانە و چە بە کوردە و حتا لە سەراسەری جەهانی چا هەموو متحدن و گەرەکیانە بەرعەلەی جمهوری ئیسلامی مبارزەی خۆیان ئەدامە بن و بە تایبەتیش لە دەرەوەی وڵاتیش هەمومان شایەتین ئەمە ئەوڵین جارە ئەم حرەکەتگەرە لە دەرەوەی وڵاتی چەکرگێ بێ سابقەیە کە لە تواو شارە بوچکەکان و گەورەکانە لە تواو دنیا خەڵکێتە سەر شەقامەکان و ئەوانیش ئەسهار اعتراض خۆیان دەرە بڕن بەرعەلەی جمهوری ئیسلامی هاوڕێ عوسمان بە دڵنیاییەوە زیاتر لە 43 ساڵ دەنگت زۆر زەعیفە هەر نای دەنگەکەت بەڵێ با من دەی پرسیار بکەم تۆزەحاتە زیاتر لەوە دەم مەمنون لە ئێوەش دەست ئێوەش خۆش بێ سپاستانەکەم ئارەزوی سەرکەوتنەکەم بۆ گشتمان بە یەکە و هەمومان زۆر سپاس ماندوو نەبن سپاس بۆ بەشداریت بەڵێ عەزیزان بەداخەوە بەهۆی پچڕانی پەیوەندیەکەمان لەگەڵ هاوڕێ عوسمان و نەبوونی خەت نەمانتوانی پرسیاری ئاخرکەوە بووکە داواکاریان لە خەڵکی کوردستان چیە کە ئەویش دەزانین بە دڵنیاوە خەڵکی کوردستان بێدەنگ نابن لە بەرامبەر ئەم حرەکەتەی ڕژیمە ئەمە پێم وا بێ ئاخر کارتی سوتاوی ڕژیمی جمهوری ئیسلامی بوو کە خستی ڕوو و پێوا بوو بەم حرەکەتە ئەتوانێ تەوەجۆی ناڕزایەتیەکان بەرەو دەرەوە جەلب کات کە گویا ئەم ناڕزایەتیانە تواو بێ بەس خۆشی بە باشەی زانی کە بەم حرەکە تووڕەئی و بێزاری خەڵک نسبەت بە ڕژیمی جمهوری ئیسلامی دوو بەرابەر بووەتەوە و خەڵک لە بەرامبەر ئەم کردەوەی دوای ڕژیم هیچ وەخت بێدەنگ نابن. بەڵێ عەزیزان بەم جۆرە گەیشتنە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەومان تا دیدارێکی دووبارە هەر شاد و بەختەوەر بن ماڵاوە. ئاگری شۆڕشمان دوژمنی تێستان تێرەی هێنا سەر کوردستان لە قوڵایی دڵی زەحمەت کێشان ڕا هەڵیان کرد ئاڵا هەستان ڕەسان پێشمەرگەی کۆمەڵە وەک پۆڵان پێشمەرگەی کۆمەڵە آتش انقلابمان دشمن را هراسان کرد.
یورش آورد بر کردستان. از اعماق قلوب زحمتکشان برافراشتند پرچم و به پا خواستند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. پیشمرگ کومله وک پولاد، پیشمرگ کومله وک پولاد، پیشمرگ کومله وک پولاد، لشکری چی ارتشی سوری کرکاران و زحمت کسی کرد بلد دوری. رهرو راه اتحاد مبارزه برای رهایی همه کارگران، علیه امپریالیسم، برای آزادی ایران و حق تعیین سرنوشت ملت ها. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگران. لشکری چی ارتشی سوری کرکاران وک آگر بردبن لجانی دوژمنان ارتشی خین مجان. زحمتکشان کرد گردایید حول پیشاهنگ کارگران کردستان. تنها طبقه کارگر نظامی نوین تواند آفرید برای همه جهان. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از ارتش سرخ کارگرانند. لشکری چی ارتشی سوری کرکاران تک دشکی نیستم چورچی دموکراتیک ریگای بو خوش نکا بو سوسیالیزم بیوستان یک جاری بو پیشوا دیباک. چونان چون آتش بر دشمن میتازند، ارتش خونخواران را در هم میشکنند تا فردای انقلاب با نیروی پرتوان نظم سرمایه را سرنگون کنند. پیشمرگ کومله همچون پولاد لشکری از با اعدام گل و قتل چکاور نمیتونی بترسونی کسی رو. قناری عمری از توی زندون میخونه نغمه آزادگی رو. رجز میخونی از مرگ و مجازات، رجز میخونی از زنجیر و میله. تموم ترست از اینه ببینی که پروانه نمونده توی پیله. به ترس از من اون پروانه هستم، به ترس از من که آزادی صدامه. به ترس از من شب ترسوی بزدل که خونه اون قناری تو رگامه. به ترس از من اون پروانه هستم، به ترس از من که آزادی صدامه. به ترس از من شب ترسوی بزدل که جای خون اراده تو رگامه. به ترس از من، به ترس از من دیگه چیزی ندارم که ببازم. به ترس از من، به ترس از من میخوام با جرأتم رویا بسازم. دیگه آب از سر دریا گذشته، دیگه چیزی ندارم که ببازم. دیگه وقتش رسیده تا ببینی میخوام با جرأت
وراك كيف؟ ما بابا وس باشا توقعك دفتر كتابك ايه بالي لا لقرا باشا راسك باشا تو نقري باشا ونذكر ها ازديا تلقى تلولا